VOA News, Los Angeles. سەرۆک بایدن بیرەوەریا 58 ساڵیا یەکشەمە سۆر لە سەلما دەکە و بانگا پەسەندکردنا مافێ دەنگدانێ دکە. خوێندکارên ku rastî êrişa jehrî bûn li Îranê dibêjin ew hez bi lawazbûn û nerehetiyê dikin. û eger tu rastî qezayekê bûyî û te telefona zîrek hebe, vê ku tu telefonê bikî, polîs û ambulans dê werin hawara te. روج باش بخير هاتن برنامج كورت كونكشن جدنجي أمريكا لواشنطن هذا مجمر حفتي سبيدا روجا دوشموية داخل الشمو هي في آدمين خوش جوارادكا سروکی امریکی جو بایدن دوزاخوا جبو ما فين بهستر ان دنگدانی د سردان خویا ولایت الاباما دا دو یکشمویه خست پیش چاوان سردان سروک بایدن جبو باجار سلما لولاية ألاباما لبيروريا بينجو هشتمين سالفاقرا يكشما خويني بوكو أو بيروريا دماكو بوليسين دولة إيريش كرين سر خوبشاندان بعاشتي لدجي جداهيا نجادي دركتين صالة 1965 سردانا بايدن جبو باجار السلمى قناغاوية هريداوية كو بما بستا بالكشاندني السربابن بونا خوا بدنگ درن الرشرة ينكو آليكارياوي كريد هالبجارتنان ويدا ياسرو كاتيه و هر وصا جبو معنوي د کوشکاسپی دا جبو گرکا دیا سروکاتیه یا 4 سالی چونکو او هریم گلکی گرینگا جبو نو هلبجاتنا سروکی ل هلبجاتن سال 2024 افسردان حولا کدن آبادنا جبو پجراندنا قانون مافی دنگدانی کو د کنگرس دا آسیمانا وزارت درفا یا سوریه سردانا قماندارك امریکی جبو باکور رشلاتا سوریه شرمزار کرن و او وکا پیشیلیا سروریا ولات خوا دا ناس کرن ویدیوین کو هاتینا وشاندن جنرال مارک میلی سروکی هیزن هفبش نشکری امریکی دیار دکن دما کو دو وی سردانا وی هریمی کری سردانا نرا گهندیا مزنا قمانداری امریکی جبو سوریه به مبستا کوری لبرنو سرهلدانا داعش بگرد ماکو امریکا روبروی گفن روسیا و چینی دبا نحصد سربازن امریکی لوی هرما دشتی هنا یاکو چالاکین داعشی لی زیده دبن در بدرین جه سریکانیه لکمپا واشوکانیه بجهبونا دشارتو مرجن دجوارین جیان دا دجین و بهيفيا فقرا أولا فقراندنا أولا وبروماتن لقالك جوانا دبيجنا دنجي أمريكا دبيجنا بامنري دنجي أمريكا زانا عمر لقامش نوكو أجر هيفي جي هبا لدمك زو أو هيفي بجهناعي اف 4 سالن کلیتا خانی خواه پاراستیه بهیوی اگو او روژه وگره و جاره دن دریه مالا خواه دکه منیفا عزو جسر کانیه تبي نه کسان جمالباتا خواه نها دجیر کونکی دیه گو تپی دیوین جیانی تیده توننه بوا گوتنا دست پیدکه فرمان رابو او بتنا جلو کلیتن خانی خواه کشبر بو أولو أم دركتن يعني وك أمرك عصيب مرجبو أم راسا أولو دركتن عزو زاروكي خوا ما رايش نفتاي خوا ما رايش كي زاروكي خوا أم دركتن يعني وك فرمانك المرجب پشتی ایریشا ترکیه لسر باجار سری کانیه نشتجیهن دوری کشبر بونه بشکش در بدران گو جهوار خواج نچاری بردان شانسی وان نبو وکه منیفا گو کلیتا خانیین خواه بخوره بینن آنگو وان باور ندکرن گو وی روژه که مال و ملک خواه لشونا خواه بهیلن دریوه کریبو ما اورا جانت که من گو ما زارو که من جان بشف دهاتن ما گو می وگر مالی خون از حراستا خو غراده خو مثلا جیرانا وکیدن یعنی نه بو توش ناز کرد لکامپاوا شوکانی گو دکوه روژاوای حسکه زیدتری 10,355 مالباتن در بدرین سریکانی و گندواری وی دجین در بدرین سریکانی هیوی دکنگو
روژێکی vegeren ser mal û milkên xwe û zehmetiya jiyanê derbas bikin. Roj û salên xwe dijmêrin û kilîtên vegerê wego bi nav dikin ji wendabûnê diparêzin. Zana Umerdengê Amerîka, kampa Waşûkanî. Gelo çi ji seredana mezna qomandarê Amerîkî ji bo Bakurê Rojhilatê Sûriya derketiye ku di ew seredaneka سردان کرد و نه چاوەڕێ کری بوو و نه ئەشکەرە کری بوو و هەلبەتە وەکە دەوڵەت سووریا بە فەرمی ڕاگەاندیە و ئەو وێ سەردانی شەر مەزار دەکن و وەکە پێشێلیە سەروەریە وڵاتی خوا دەدەن ناسکردن چ ژوێ سەردانی دەرکەتیە بە مەڕا برێز غەفور مەخموری نویسکار و چاودێری سیاسی لە هەولێرێ کاک غەفورە مکاتت باش يعني چی دەزانی لە سەردانێک لەبارەی سەردانەکەی ئەو قوماندارە ئەمریکیە بۆ باشووری ڕۆژهەڵاتی سووریا؟ زۆر سپاس، خۆشحاڵم بەو دەرفەتە کە بتوانم ڕوانینی خۆم سەبارەت بەو سەردانەی ماکمێری بخەمە ڕوو. دیارە خۆتان ئاگادارن کە بنکەیەکی سەربازی هێزەکانی ئەمریکا لە باکووری سووریا هەن و ئەو بنکەیە تا ئێستاکەش بنکەیەکی کارایە و ڕۆڵیان هەبووە لە شەڕی داعش لە تێکشکاندنی تیرۆریستانی داعش ڕۆڵێکی کارایان هەبوو بە هاوکاری هێزەکانی پاراستن لە باکووری سووریادا. خۆتان دەزانن ئەو هێزەی کە لەوێ هەیە تا ڕادەیەکی زۆر هاوکار بووە بۆ بیناکردنی هێزی سەربازی هێزەکانی سووریای دیموکرات و ئەو سەردان لە ناکاوەی بەڕێز ڕئیسی هەیەی ئەرکانی مشتەرەکی ئەمریکاش بۆ باکووری سووریا بۆ ئەو بۆ یەکەم لە نزیکەوە ئەو بنکەیە بەسەر بکاتەوە باوەڕی ئێمە و لە هەمان کاتدا هەڵسەنگاندنێک بۆ توانە سەربازیەکانی بنکەکەیان بکاتەوە سەر لە نوێ وەکو ئەپدەیتێک. دواتر چەند خاڵێک تریش هەبووە لەو ماوەی ڕابردوودا کە ئەگەر تێبینی بکەین ئەو هێزە میلیشیا عەسکەریانەی کە نزیشی ئیرانن لە سووریادا بنکە و بارەگایان هەبووە هەڕەشەن بۆ سەر ئەو وجودەی ئەمریکا لە باکووری سووریاداوە لە ڕۆژئاوای کوردستاندا. ئەگەر تێبینی بکەیت لە مانجی یەک 3 فڕۆکەی بێفڕۆکەوانی ئەمریکیەکان هێرشی کردە سەر بنکە و تەواجدی ئەمریکیەکان لە ڕۆژئاوای کوردستان و توانیان ئەوان 2 فڕۆکەی بێفڕۆکەوان بخەن بەڵام فڕۆکەیەک نەخرا و لە مانجی ڕابردوو زارشتر ئەوە دووبارە بووە و ئەو فڕۆکە بەفڕۆکەوانش فڕۆکەوانی ئێرانین. ئەوە یەک. دووش لە هەمان کاتدا ئێستاگە تێبینی بکەین مەلەفی چەچینەوەوی ئێرانی زۆر پێشدا چووە. ئەگەر لەو ماوەی ڕابردوودا ئێران پیتاندنی یۆرانیۆمی گەیاندە 1994 ئەگەر ڕوخسەت بدەی گەیاندیە 1994 و لە داهاتوو نزیکدا دەبێتە 1990 کەوات دەتوانێتن چەچی ناوچی بەرهەم بێنێتن. ئەمە پەیوەندی چییە بەو سەردانە؟ پەیوەندی چێ بەو سەردانە؟ ئەو پەیوەندی ئەوەیە کە ئەمنی ئیسرائیل بە نسبەت ئەمریکا زۆر گرنگە لە ناوچەکەدا. ئەمریکا پارێزگاری لە ئەمنیەتی ئیسرائیل دەکاتن و بەشێک لە ئەمنیەتی خۆی دەزانێتن و بوونی ئەو هێز و میلیشیا و بنکە سەربازانەی ئێران کە غەیرە معلەن لە ناو سووریادا هەڕەشەن لەسەر ئەمنیەتی ئیسرائیل. دووش ئەمریکا دەیەوێ لێرەوە کەناڵێک بە هەر شێوەیەک بکاتەوە لەگە سووریەکان بۆ ئەوەی ئەو هەوڵ بداتن لە ڕێ ئەو کەناڵە ڕۆڵی ئێران کەمتر بکاتەوە لە سووریا و لەگە سووریا بکەوێتە دانوستاندنێک بەڵام پارێزتنی ئەمنیەتی ئیسرائیل ئەوە خاڵێکی ئەگەر تێبینی بکەیت بڵێ بە کوردی تکایە بۆ ئەوەی پرسیارمان هەیە لەو بارەوە ئەگەر بە کورتی بڵێ بڵێ خاڵێکتر باسکەی بەڵێ فەرموو دەمیست خاڵشتر باز بکەم مەسەلەی داعشیش تا ئێستاکە وەکو هەڕەشەک ماوە لە ناوچەکەدا و خەریکی خۆڕێخستنەوە هیچ ئاماژەیەک دەبینین کە داعش توانە ئێوەی هەبێ جارێکی تر پەلامارێکی وا بکاتن کە ببێ بەهۆی ئەوەی کە وەکو بڵێ سەرۆکی هێزا و بەشەکانی ئەمریکا بشتەوێن دەرێ و چاودێری ئەو ڕەوشە بکاتن؟ خۆتان زان داعش بەردەوام لە خۆڕێخستنەوەدا بەردەوام هەوڵی ئەوەدا وەکو هێزێک خۆی بێتەوە و ژمارەیەکی زۆر تا ئێستاکە چەکداریان هەیە هەم لە عێراق و هەم لە سووریاش ئەوەش خەتەرە بۆ سەر ئەمنیەتی عێراق و سووریا ئەمنیەتی باشوور ڕۆژئاوای کوردستانیش. لە هەمان کاتدا
بەپێی بەندی هەفتەم کە باز لە سلمی دووەلی دەکاتن داعش هەڕەشەی لەسەر سلمی دووەلیش بۆیە ئەمریکا بە دوای ئەوە دەگەڕێت بەردەوام تەقیمی هێزەکانی خۆی دەکات تەقیمی وەسعی داعش دەکات ناوچەکەدا. باش ئەگەر وابێ خۆ 900 سەربازی هەیە لەو هەموو هەرێمە بە تایبەتی شەریمی ئەمە باسی باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەکەین یان تەواوی سووریا 900 سەربازی ئەگەر وابێ خۆ شتێکی وا دەکات کە هێزەکان زیاد بکاتن ئەگەر ئەو هەموو هەڕەشە لەسەر ئەو وەزعە هەبێ. ئەمریکا هێزەکانی بۆ زیاد ناکە. ئەمریکا هاوپەیمانە لەگەر هێزەکانی سووریا دیموکرات لەگەر قەسەدا ئەوان لەسەر ئەرس هەن. ئەوە یەک. ئەمریکا ئەو 900 سەربازەی کە لەوێن زیاتر کاری ڕاهێنان و تەکنیکی دەکەن ئەوە خاڵێک و لە هەمان کاتدا ئەمریکا لە ڕێگەی هێزی ئاسمانیەوە گورزی خۆی لە داعشدەوە شێنیتن ئەوەش کاریگەری خۆی دەبێتن کەواتە ئەو 900 سەربازی ئەمریکا و هێزی کارایی ناوچەکەش کە قەسەدەیە ئەوانە ڕۆلی یەکلایکەرەوە دەبین لە شەڕەکان لەگەر داعشدا. کاک غەفور زۆر سپاس. غەفور مەخموری نویسکار و چاودێری سیاسی ژاوڕێری بمەڕە بوو گەلکی سپاس. زۆر سپاس بۆ ئێوەش سپاس. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. هەر نەها سەرۆکên پێنج پارتیên ئۆپۆزیسیۆنê di mêzeya pêşxolî da li Tirkiyê li navenda giştiya Partiya Saadetê dicivin û tê pêşbînîkirin di vê civînê de ew namzetê serokatiyê ji bo kêbirkiyê bi Serok Recep Tayyip Erdogan re eşkere bikin. Eyûb Demîr Peyamên dengê Amerîka li Enqereyê niha li pêş navendê Partiya Saadetê û niha rastevxwe jî bi mereya Eyûb dem baş em çi ji vê civînê dizanin heta niha. داخل راستی سیاست ترکیه روژک دن ناگره جبوچ ایرو دو سروکن شهرداری یه انقره منصور یواشو اکرم اماموğlu یه استانبول چون پارتیا باش لگل مرال اکشنر هدیتین اکچیکرن و پیشنیار اکچیبربون yani pişti wîjî daxuyinek lê derê hat dibêjin ku dibe ku Meral Akşener îro ana li piş min vê derê da ve civîn çêbibe ana serokê partiya Debayê Ali Babacan hate vê derê li vê derê bicivin. Rastî li vê derê da tiştekî dikarim bêjim ku yani siyaseta Türkiye êdî her ku diçe ber bi gurbuniyê vade diyar dike lê ana vê derê da Kemal Kılıçdaroğlu û serokên partiyên din jî wê bên vê derê li vê derê wê civîn çêbikin. îro li bendêne ku saat tekriben 5 ew şevê dibe ku ewekê namzet diyar bikin ew jî Kemal Kılıçdaroğlu navê zêde derdikeve pêş. Baş derketina Partiya Baş sedemê wê sermeselan nerazî bû li ser mesela namzet ji bo serokatiyê. Helbet hêşta nehatiye ragihandin yani ew hewla vegerandina partiyê ji bo wê mêza digotinê şeşqolî niha pêşxoliye vegere bi mêza şeşqolî careke dî wê bi çi şertî be wê razî be li ser çûku wan têbînî hebûn li ser mesela namzedê serokatiyê tê çavarekin ku Kemal Kılıçdaroğlu be. Dexil ji xwe Meral Akşener seroka Partiya Baş pêşniyar kiribû ku ji bo du şaredarên yê Enqerê Mansur Yavaş û yê İstanbolê Ekrem İmamoğlu bû. Lê di vê derê da Kılıçdaroğlu namzediya wî ji aliyê partiyên din ve hatibû pêşxistin yani derxistibûn pêş ji bo wî jî nakokiya wan di vê derê da dest pê kiribû. Lê îro em dibînin ku ew pênc partî jî dixwazin ku namzedê wan Kemal Kılıçdaroğlu serokê CHP Kemal Kılıçdaroğlu bibe ji bo wî jî di vî warî da gorankariyek diyar nabe. Lê tiştek dibêjin Meral Akşener pêşniyareka din aniye ew pêşniyar jî du şaredar yani Mansur Yavaş û Ekrem İmamoğlu bila bibin alîkarê serokkomar yani di vî warî da ana hin tiştene bana jî tiştên hê vebirmîne lê tên qsekirin ji vî şindatir rewşeka taybet diyar dibe em çavar dikin kengî ew ragihandin bêndan kengî ew tiş zelal be.
يعني لغوري كن آگاهی کتن دسته ما انا میزا لوی داری مافوره که سور دیار دبه لوی داری کرسیه که داینن تقریبا ساعت 5 yani 2 saat şunda دوی کرسیه دا هم سروک پارتیا سعادتی تمل Karamollaoğlu هم جی نامزد کوبه دیاربکر کرن سروک CHP Kemal Kılıçdaroğlu ve لوی داری اقافتن ekibi که پشتی ویجی دبیجین کو yani analı peşya CHP'ci amadakeriye mezin hene ve biçin لوی داری جی گوتارا خو دیاربکر من دخواست ام بزانن روشا وان دورین کو ارتحش لیچی بویا نها چاوایا و چاوا او بری خود دنوان پیشهاتین سیاسیین ولاد او سیاست مدارین کن هذا جبن چاوا بری خود دنوی روشا خلکی کو راستی ارتجی بونا راستی ایرو yani siyaset herçkas derke ve peşi andizanın ku de şeş Şubat'ta arteca ku çebu bandoraka gelek neyini de ser tevaiya Türkiye derkisiye peş siyaset medarcı juha diyar dikindi bejin ku rojava me rasti siyaset nine ana eşekeye karasetekeye lazım ku emligel wambin Jibovici rasti usa diyareku juha dehve mehedacı serok komarın Türkiye Recep Tayyip Erdoğan ve nakşa hilbijartine diyarbike de evedacı yani çalakin hilbijartine dacı usa diyareku ve ravşa arteci anji mağduren kulü deri derketine peş ve zede derkeve peş. Ayub Demir pe emre dengi Amerika Ankara be marabu gelki spas. لدمي ياريك فوتبول يا قهرمانيا يعني تركيا ده يكشمي لبورصاي دي نيفبرا تيمين بورصا سبوري دا وآمد سبوري دا هوادارو پشتوانین توپاپی ین ترک ایرش کرن سر یاریزانین آمد سپوری اف نجارا یکیه ایرش لسر یاریزانو هوادارین آمد سپوری تی کرن و گله کس وینا دیخن چارچوویا نحزیا نجادیده علی فکری عشق یاریزانه که ورزشی فوتبولی بری بو و نویسکاره که کتیبه که لسر یعنی آمد سپوری نها او راست خوب بمره سپاس که کیالی مدو خواست ام بزانن اف ایریش دو چاوا هاد کرن او دکاوا چارچووی نجات پرستیه دا؟ هلبت قوت بجوره او ایریش که نجات پرستیه و براستی جی اف چیروک نچیروکا دو نابرا دو باجاره نه چیروکا آبدی و بورسایه اف چیروکا کردا و ترکایه کرد ناخوازن دستلاتداریا خو بمر پارله بکن و علاوه کو امیراوا خو دردخن علاوه کی پر معصوم وک سپوره وک فوتبوله تحملی ویجی ناکن دوما ایریشا که ارگانیزه کریبو او نتنه کارو باره بلوبا بورسا سپوره او بریارا به دولته چخواه به بریاره تیما بورسا سپوره کاره چی بکه؟ نکاره چی بکه؟ بلاکو او دولت وان ایریشا مشروع بیده یعنی اف ایریشی کلهم بینی مدو خاص از برسفا دولتی بزانم يعني تندو تيجيك يعني جهك الاستاديوم كا فوتبول چي دبا ايريش تكرن سر يعني كي دولت چي بيجا دولت چا برسفا دا يعني دبر سوي دولتره يا فرمي اري دبي نا ام قبول ناكن ليه بوير قومي يعني ماتش نوت دقيقه وج دقيقه بيشي كش بوكو و اف بوير بقومه ادور ده هيزن افلكاري هنا هيزن سبورتيف ايكو كاربن دابيل و ماتشي بينجي هنا وكسر تشتكنكر حياكو اف ماتش قديا وبراسيجي قابا قديا جي دفجه برناتن يعني ديوان صالون واودين جيكو فوتبوليست جلو برقي خلخوت كن لوانجي واردجي ایریش بردوام بود. بالا ایریش يعني بو سدمه هندي كو يك شوانا بريندار ببو نمونه تشتك شوانا يك شوانا بيان نا يعني وها برينداريه كغداري نينه ليه براستي جي بوليسي وان وهيزن اولكاريه راست وكي كل جبن يفكن ايريش برين صرف بوليستي بغوتنا ياريزانن احمد سبوري يعني كيف شبو اف تشتكي اورغانيزيه يعني بليار دانك و كردانا بيجر اها حاله وابا يعني
بله يعني یک غمگین دبل دمک کو ترکیه ولات بگشتی راستی ارتجی دبو ایران کاری دبو به هزاران به صد هزار خلق کدنا جر درد خرابه و ارتجی نهال یاریه که فوتبال بری چند که مدی کو دیاری آویتن خلقی جبو کو جبو زاروین ارتجی لینها تندی توجی چه دبا که علی من دخواست از بزنم يعني اف رودان تونتيجي لياريغا الاستاديوم دمي ياريان دا قالك جاري تشي دبن لتركيا وصل ديجي وند بيجن كوبتين اللي ديجي كردانو اللي ديجي تيمي كردان ديار آماد سپوري تشي دبا كي بكار راوسينه وچما دوزك قانوني بون منافنا كنجبو ريوشوين بين قرتن حتى ريلوي ورا قرتن كيكم براستيجي تيمين كرداجي برفت الدن تيمين كرداجي نزل حقوقته نزل دادگاهين تركي ده الحقيقة دقر اللي كاس بالا فانا نادا سرفانتشتا وبراستيجي اما زي جوارا بحث تشيروكا كدو دريج بكم يعني اف مثلا نمثلا ايرويه يعني بيشتي نوتي وكب دليارا دولتا ترك دزبان ستاديو مودان لحامبري كردا هيزك حاتن آوا كرين كيبه يعني مثلا ناوي نتني امبيجن آمد سبور به وان سبور حقاري سبور مش سبور آغري سبور يعني ناوي تيجا كيمه بكردي به وباجارين كرد به همان معامله ليدكن ليه تشتك ودو بو دالي اتيكا سيبوري ده ناي قبول كرين لغوري قانونا وانجي دفياكو همان دمبلدست لويدا كده اف ماتش بداوي بهاتنا لنكرن يعني نتنا ونكرن ام بيجن قصاصي نيار تركا يك بيك وني وان نشاندام بانكارتو درشماي وانجي نشاندام باشا كاكي علي زخازم زانتو نفيسكاريو تكتبك جيني فيسان ديال السر سبوري والسر اماد سبوريج يعني تشري هنا كو يعني تعيبات داخواز بك كو او لديجوانا افتو ديوانا بين راوستاندن لبنمونا لسر استي جهاني لسر استي اوروبا لسر استي وانتي من كو تركيا تدا بجدار تبع بالي كيكم يعني يك شخوة عمد سبورجي بورصة سبورجي اندامن وفاينة يعني او تنه ناد جريداي حقوق تركيا جريداي حقوق اوروبا شما البرسيارة من أبد شما تشتكي نايكرين اون يعني تشتكي ناكن او يعني كراسي وان تيجيات بن لسر استي وان جهن يعني سازين سبوريكو تدا بجدار شما لور تشتكي داخواز ناكن اگر اون بيجن كو حكومة دولة تركيا ريل وانا نقرا وان تيجيان بله يعني ام دبر خوات الدين لتي سريل كيدي تي سريل ام بيجن لجنه فدراسيون تركي دي دبيتش بروفيسيونيل جزاء قرلو هي تسريل واند دي بلاكو راست اف بوير نمالي ام بيجن قانون جزائيه اف بوير بيشي محطات قانون سبوريه الورد دي ايش قد ورده تمو دايم تيرت كرين ناي قبول كرين ات قد جهيني ويفايجي ات ورده جي تاخذ جهيني كي ورده جيبو كنت انجام باش بالدست بخي دلي كنت بهيز بي بالي اوت بي نكو ام بيجما تشافي خو قلتي يا بكرتي اري عنا اگر او يارك وصا ماتش وصا لامدي ولا كرن بشتوانن تيما آمد وكارك وصابكن أزنا باورم أمنا وكوانن أمنا غوفن أمنا نجات برستن نجات برست بحستن بلاكم نجات برست بحسبن هوقا خوف دبن بالي علي فكري إيش يا ريزانا كي فوتبولي بري ونفيسكاري كتبك للسر آمد سبوريم قال كي سباسياتتكن باس خوشتر قوات بجوالات البجيد دیار گالریا لآمدی یک جوان آواهی نافداره کو ده ارتحجا ششی شباطی دا زرار دیتیا حکمتی بریار دایا کو بشین ماینی نینوی آواهی جی هلوشینه دا کو ارتحجین دا هاتی بتر زیانی نگهینه لی
ڕۆنیشتوانین وان وێ ئاڤاهیە دەبێژن و دەستور نەهاتیەدان و ئەو تشتێن خوێژ ئاڤاهیە دەرخن خەدیجان فارقین پە ئەمریکا دەنگی ئەمریکا لە ئامادێ ئەف راپۆرت گەهاندیە. Li erdhêja şeşê sebatê de li Amedê beşek ji apartmanên diyar galeryayê Herifê di nav du hefteyan de meytê 89 kesan ji bin gavilan hate derxistin. Ev avahî yekemîn mola Amedê bû ku sala 1995 de hatibû avakirin. 4 tebeqên jîrîn de sînema, şano, nivîsingehên fermî, ofîsên evokatan, televizyona Can TV û Gün TV hebûn. Li 4 blokên galeryayê nêzî 205 jî xanî hebûn ji ber ku beşek jê Herifê bi lez û bez biryara xerakirina her sê blokê din jî hate derxistin. Rûnişvan dixwazin alavên xwe jê derxin. Bi rojan li dora galeryayê çalakiyan kirin, xwestin dengê xwe bidin bihîstin. خودی خانه و دکان هنگی بیچاره نه همو مال وان لور مایه زیان وان زیده یه دبیجن کو دکن خوب کشن جبو کو دستور نادن علاوه خون درخن دبیجن همی جیان وان دبن آواهی داد نببه. رونشتوان سیته به داخویانیان دنگ خواب بلند کرن نوبت گرتن. روزدا بریا چند مهان کره خو زوجاندیه همی مال و زینت وان دخانی دمانه. از ویا نخواستم بیشم رویا کو کپچل دایره کریم خستن روی کوی مقص لی خست اگر کزاری من هنده من نبونا من خود شوتاند جه حقسزیه جه چارهسیز gerek em çaresiz nebin. Can TV yekemin televizyon û radyoya taybetiya Amedê Xwediyê Mehmet Dalgıç dibêje ew ne dixeme alavandane derdê wî arşîva wî a 30 salan e. Ev der ne tenê xanîne ofîs û nivîzgehin dikanin dosya û arşîvê ewqatan heye bila nalet li alavan bê em ne di xema wan dane lê arşîva min a 30 salan ya televizyonê dûr daye jiyana min a 30 salan dûr da asê ma. Abdülkadir Aydın jî Xwediyê Sînemaya Yenîşehirê ku xema wî jî arşîvawiya mezin a 5 salan a filman e. 2014 zatim li sîneman vekir ev sînema me tê de ma ev va mekiye bi rastî em dixwazin ew 5 sal e arşîvê me tê de ne film tê de ne ewraqê me tê de ne ewraqa em dixwazin derxin. Di galeryayê de klînîka veterîner jî hebû ku doza psîk tê de asê mabûn. Ew bi operasyonek taybet hate rizgarkirin bi xêra kampênên medya civakî. Rûniştvan gazinan dikin ku piştevaniya ji bo pisîkan kaçma ji bo rûniştvanên galeryayê jî nayê nîşandan. Rewşa pisîkan deng veda hemdê Xwedê ew rizgar kirin lê em dixwazin ji bo sedan xwediyê xanî û dikanan ev derfet bê naskirin. Em piştgirî dixwazin ku malê xwe ji wir derxin. Bi biryara lezgîn destûr hate dayên ji bo dikandaran ku dikarbin alavên sivik û biha ji dikanê xwe derxin lê rûniştvanên tebeqên jor jê mehrûman. Bi galeriya bi temamî were xerakirin. Xecican Farqîn, Dengê Amerîka, Amed. لە ئێران ئەو خوێندکارانەی بوون بە ئامانجێریشی ژەرکردن دەڵێن ئەوان هەست بە دڵڕاوکێ و بێهێزی دەکەن بەو پێی تا ئێستا نەخۆشیە نانەسراوەکان لە چەند مانگی ڕابردوودا سەدانکیچی قۆتابخانەیان گرتوتەوە. ئەو گرتە ڤیددیوانەی لە سوشیال میدیا بەڵاوکرانەتەوە دیار دەکەن کاتێک دایک و باوکیان لە قۆتابخانەکان کۆبوونەتەوە بۆ ئەوەی مناڵەکانیان ببەنە ماڵەوە و بەشێک لە خوێندکاران بە ئامبلۆسیانش بە پاس دەبرێنە نەخۆشخانەکان. بەرپرسانی ئێران دوژمنانی تاران بەو کارە تاوانبار دەکەن. یەکێک لە خوێندکاران دەڵێتن سڕبوونی زۆر تند لە جەستەمدا هەیە و بە هیچ شێوەیەک ناتوانم بە پێ بڕۆم. هەندێک لە چالاکی مافی ژنان پێیان وایە کە دەسەڵاتداران و پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستانی عێراق وەکو جاران داکۆکی لە ماف و ئازادیەکانی ژن ناکەن و لەگەڵ کرانەوەی کۆمەلگای کوردی بەرەو جیهاندا هێشتا پێشێلی مافی ژن دەکرێت. چەند ئەم بۆ چۆنە ڕاستە؟ خانم تارە حوسێن هاوسەرۆکی تەفگەری ئازادی لە سلێمانی ڕاستەخۆ لەگەڵماندایە. تارەخان زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت. ئەم بۆ چۆنە ڕاستە؟ وڵاو لە ئێوە بینەرەکانتان زۆر سپاس بۆ ئێوەش بە ئەو دەرفەتە. لە ڕاستیە بە باوەڕی من ئەو بۆ چوونە دروست وایە و هەندێک ڕەنگە من زیاتریش بڵێم لەوەی کە
ئەم هێزانەی کە دەسەڵاتدارن لە باشووری کوردستان خۆتان نەزانن چەند هێزێک یعنی دەسەڵات و حکومڕانی باشووری کوردستانیان بەدەستەوەیە کە نەک پێشتر باش بوون و ئێستا خراپترن بەڵکو ئەتوانین بڵێن پێشتر خراپ بوون ئێستا خراپترن باشیمان لە ئەم دەسەڵاتە بۆ دۆخی ژن بۆ باوەڕی بوون بە تواناکانی ژن و پێشخستنی مافی ژن و دۆخی ژن تارەخان هۆیەکان بەڵێ بە باوەڕی من هۆیەکان هۆی بنگەی مێژووی قۆڵن بەڕاستی و پێم وایە کە گرفتەکە لە عقلیەتدایە لە ذهنیەتدایە لە باوەڕیدایە من پێم وایە عقلیەتی کە حکومڕانی دەکات لە باشووری کوردستان عقلیەتی پیاوە هەڵبەتە پیاو بەمانە بایۆلۆژی و ڕەگەزیەکەی نا بەڵکو بەمانای ئەوەی کە ڕێگێکی دەسەڵاتداری سەرمایەداری ڕەگەزگەرایی لە خۆیدا کۆ کردوێتەوە بە سیستەمی کردووە کە ئەمە مەترسیەکی جدیە بەرامبەر بە هەبوونی ژن و مافی ژن و تواناکانی ژن و ئەم عقلیەتە بە باوەڕی من چاوەڕوانی ئەوەی لێ ناکرێت کە ینی دەرفە دروستتا بۆ ئەوەی کە ژنان ببن بە ئیرادەی خۆیان ینی مەبەستمەوەیە تەوەری ژن بەجیا باسەکەین هەڵبەتە بەڵام تەوەری دەسەڵات من پێم وایە کە ئەو دەسەڵاتە بۆ خۆی لەسەر بنگەی عقلیەتی دەسەڵاتداری پیاوسالاری وەکۆڵێ قاچی خۆیدا تەقاندووە لە سیستەمدا و بەو عقلیەتە ڕەگەزگەراییە پیاوسالاریە حکومڕانی دەکات لە چوارچێوەدا بە دڵنیایی مافی ژن بەدەستەبەر نابێت. ئێمە دەبینین لە هەندێک کۆمەلگا هەر چەندە کۆمەلگاکان تا ڕادەیەک دواکەوتون بەڵام دیسانەوە خانمان ژنان توانویانە ڕۆلی خۆیان ببینن بەڵام ئێستا دەمێ پرسیاری ئەوە لێ بکەم تارەخان ئێستا لەم کاتەدا مافەکانی ژن لە چیا دەبیڕێ و لە چ شوێنێکە لە چ بوارێکە مافەکانیان پێشێل دەکرێت؟ بەڵێ بە باوەڕی من کۆمەلگای کوردی لە هەزاران ساڵ پێش ئێستاوە هەتا ئەمڕۆ ژنی کورد هەمیشە ئەو عقلیەت و سیستەمە باوە دەسەڵاتداری قبوڵ نەکردەوە بە شێوەیەکی بەردەوام تێکۆشانی بەرامبەر کردووە بەرخۆدانی کردووە بەڵام لە شوێنێکدا سەرکەوتووە لە شوێنێکدا ماوە بەرامبەر بەو ذهنیەتە باڵادەستانە ڕەنگە نەیتوانیوێ سەرکەوتوو بێ ئەوەی کە لە دەڤەرەکەی ئێمەیە ئێستا هەیە من ئەگەر بە تایبەت باسی باشووری کوردستان بکەم کاک دەخیل بەڕاستی کۆمەڵکوژی ژنان بەڕێوە دەچێت و ئەوەی کە باسی پارتە سیاسیەکان نییە ئەوەی کە باسی ژنانی کە لە ینی پێگەی دەسەڵاتدا جێگەیان کردو باسی نییە باسی ئەم کۆمەڵکوژی ژنانە ینی ئێستا بە ناوی ناموسەوە ڕۆژانە ژنە بێ بە قوربانی مەبەست کۆمەڵکوژی ژنان مەبەست بە کۆمەڵکوژی ژنان چییە؟ ئەگەر بم بە کورتی ڕوونکەیتەوە چکە وشەیەکە هەموو ڕۆژێک ژن نەکوژرێت ینی تۆ دڵنیاتەکەمەوە کەم ڕۆژ هەیە کە ژن لەم باشووری کوردستانە نەکوژرێت ئەو داتایانەی کە دەسەڵات بڵاوێکاتەوە هیچ کاتێ جێگەی باوەڕ نین و ئەوە داتای حەقیقی نین کە لە هەرێمی کوردستان بڵاوە بێتەوە چونکە زۆرینەی ئەو قوربانیە ژنانە ناکەونە دەمی ڕاگەیاندنەکان و ناکەونە بەردەستی ڕێکخراوەکانی ژنان بەڵکو بە شێوەیەکی شاراوە دواتر داتایەکی ڕووکەشی نیشانی کۆمەلگا دەدرێت و بەرامبەر بەڕای گشتی ڕائگەیەندرێت بەڵام لە ڕاستیە ڕۆژ نییە کە ژن نەکوژرێت کە ڕۆژ نەبێ ژن نەکوژرێت کەواتە ساڵانە قوربانیکی زۆر گەورەیە ئەمە کۆمەڵکوژی ئێستا لەسەر ژنان بەڕێوە ئەچێت بە ناوی ناموسەوە بە ناوی جیاجیاوە و ئەوەی کە لە بەرامبەر خۆی بەرپرسیارە بینێ بەڕاستی دەسەڵات نییە دەسەڵات هیچ کاتێک نەیاساکانی توانیوێتی لە خزمەتی مافەکانی ژندا بێ مافی ژن وەربگرێتەوە دەسەڵاتە دادوەرەکەی وەکوتم نە دەسەڵاتە سیاسیەکە کاری بۆ وەرگرتنەوەی مافی ژنانی قوربانی نەکردەوە کاری بۆ پێشگرتن بە کوشتنی ژنان نەکردووە. باشە ئەم دەسەڵاتدارانە ئەبێ پابەندی چی بن بۆ ئەوەی مافەکانیان مافی ژن بپارێزرێ یان ئازادیەکانی ژن مسۆگەر بکرێ بە یاسا بە گۆڕینی بەرنامەکانیان چۆن دەکرێت؟ بەڵێ هەڵبەتە بەر لەوەی کە ئێمە چاوەڕوانیمان لە دەسەڵاتە بێ من وەکو خۆم ژنێکم باوەڕم بەوە نییە کە دەسەڵات بتوانێت خزمەتکە بەڵکو ژنانی خاوەن ئیرادەن ژنانی پێشەنگن دەبێ خۆیان ڕێکسن هەڵبەتە دۆخی ئێستای ئەم ناوچەیە پێویستی بە ژنانێکە کە پشتیان لە دەسەڵات و بەرژەوەندی کەسی بێ و ڕوویان لە کۆمەلگا و پرسەکانی ژن بێت پێویستمان جارێ بەم ژنانە هەیە کە پێشەنگایەتی بکەن و بەر لە هەر شتێک کار بۆ زهنیەت گۆڕانکاری زهنیەت بکەن چونکە من پێم وایە کێشەی ئێمە کێشەی زهنیە لە کەسێتی دەسەڵاتدارەوە بگرێت تاکتێکی ئاسایی کۆمەلگا مافەکانی ژن چەند بەڕەوا ئەبینێەوە لە ڕووی زهنیەوە چەند باوەڕی بە هەبوونی ژن و هاوسەنگی ڕەگەزی هەیە لە هەموو سێکتەرە جیاوازەکانە ئێمە بیرمان نەچێت کە باسی کۆمەڵکوژی ژنانەکەم لە بواری کۆمەڵایەتیدا ئێمە لە بواری سیاسیشدا
ژنان بە هەموو شێوەیەک مافەکانیان پێشێر کراوە و ڕێگری ئەکرێ لە ژنانێکی کە خاوەن ئیرادەی ئازادن پێشنگایەتی بکەن بەڵکو بە پێچەوانەوە بەداخەوە ژنانێک کە بەداخەوە ئەڵێم کە ڕەنگە بۆ من ئەمە وتنێکی سەخت بێ بەڵام ژنانێک ڕەنگە هەبن تەنها وەکو وتم وەکو عقلیەت پیاوێک بن بەڵام هیچکێکی بەسەرەوە یان پیاوێک بێ بەڵام پچێکی درێژی هەبێ کە بە باوەڕی من ئەمانە ناتوانن نوێنەرایەتی ئیرادەی ئازادی ژن بکەن نە لە سیاست و نە لە یاسا و نە لە پێگەی بڕیاردان بەڵام ئێستا کاتەکە زۆر ڕەخساوە زۆر باش ڕەخساوە بۆ خانمان بۆ ئەوەی کە ئەوانەی خاوەن ئیرادەن کارێک بکەن بۆ دابینکردنی مافەکانی خۆیان و ئازادیەکانی خۆیان بە تایبەتیش لەم کاتێک کە سۆشیال میدیا یارمەتی دەرەکە هەموو کۆمەلگا نەک تەنها کۆمەلگای کوردی هەموو کۆمەلگەکان کراوە بن بۆ یەکتر و بۆ بەرەو جیهانی ڕۆژئاوا پێشکەوتوو وەنیە بەدڵنیایەوە کاک دەخیل بەدڵنیایەوە من هاوڕێ بەڕێستم ئێستا بەڕاستی ئازادی ژن پێویستی بەسەر لە نوێ پێناسەکردنەوە هەیە پێویستی بە دیدێکی قوڵی زانستی فەلسەفی ئیدۆلۆژی کۆمەڵایەتی هەیە پێویستە هەر چالاکوانێکی ژن هەر ژنێکی کە لە بواری تێکۆشانی ژندا چالاکیەکات بۆ خۆی سۆسیۆلۆگێک بێ بۆ خۆی کۆمەڵناسێک بێت کە بزانێت پرسەکانی کۆمەلگا چییە بۆ چۆن ئاراستی بۆ بیرمان ئەو دیدە کۆنا لە شۆڕشی ژنجیان ئازادیدا وەکڵێت تێپەڕێنراوە ڕەخنەکراوە ئەمڕۆ تارەخان کاتەکە زیاتر کاتەکە زیاتر دەرفەتم پێ نادا خانم تارەحسێن هاوسەرۆکی تەفگەری ئازادی لە سلێمانی لەگەڵمان زۆر سوپاس. فیلمی چانتای سوور کورتە فیلمێکی سینەماکاری بە ئەسڵ ئێرانی سیرۆس ناشوادەکە 12 ئەم مانگا لە ئاهەنگی خەڵاتی ئۆسکاردا بەشداری لە کێبرکی وەرگرتنی خەڵاتی ئۆسکار دەکاتن. دەرهێنەر و ئەستێرەکەی ئەم فیلمە بەدەنگی ئەمریکا دەڵێن فیلمەکە ئاوەڕێک دەداتە چارەنووسی ژنێکی گەنج کە خەبات دەکاتن بۆ دیارکردنی داهاتووی خۆی. What is in your luggage? کەچەکە 16 ساڵی بجەنتەی خۆی سۆرک و هەمی تشتێن وێ تێدەنە ji ئیرانê digihete firokexaneya Luxemburg da ku şî bi salamekê bikit ku qet nedîtiye. Li dîv carenivîsa xwe diçe bi hilgirtina desmala serê xwe şêweya jiyana kevin red dikit. Derhênerê filîmî Sîrûs Neşfet dibêjit filîm ne li ser dijberîkirina serpoşê ye lê li dijî pîvanên civakê ne ku zelam biryar didin jin çi li xwe bikin û dihin rewşan de hevjîniyê digelkê bikin. Eftê wê wateyê ku tu mafê jinê nîne û mêr bihêzin. Ew di nav firokexanê de bitinê ye û ditirse û winda bûye û li dîv wî zelamî digerit ku qewle şî pê bikit. Ew wek zindaneke hundirîn e ji bo wê. Ji ber vê yekê min biryar da ku lenzên anamorfîk bi kar bînim da ku em nîşan bidin cihê wê mezin e. Her ku em cihê wê mezintir nîşan bidin, bêtir tenêbûna wê xuya dike. Ektera filîmî Newal Ewad Fransî ye û ji binemaleyekî ya Bakûra Efrîqayê. Ez kengî dikarim bigihim azadiya xwe bi taybetî dema tu ji ricêmekî hatbî ku jinan tepeser diket me besta vî filmî ew e ku ev e demeke ku ez bi xwe helbijêrim. Derhênerê Biregez Îranî dibêjit ev filîme berî tepeserî û hêrişên hovaneyên rejêma Îranê dijî xwepêşanderên jin hat çêkirin. Dema me ev film çê dikir hêdî hêdî ev yek li Îranê çê dibû. Xelk dihatin û ji min re digotin te çawa ev hemû tişt dizanî. Min dixwest bêjim ev ji bo we nû ye lê me hertim dizanî. Newal dibêjit filîm li gorî bûyerên rast bi ramantir bûye. 2 salan piştî çêkirina filmî me li ser wê bihîst li dawiyê ew pitir ji bo min û bû me giring bû. Ez bêjim ev filme niha heye ji ber ku gelek bitirse tu ji ber bîr û bawerên xwe bêye kuştin û bikeviye berhêrişan. Niha derhêner ekter û kesên dinyên Hollywoodê li benda Oscarê ne dema ku filîmê bi navê Canteyê Sor wê di 12 Adarê de bikeve pêşbirkê di gel 4 filîmên dinyên helbijartî ji bo baştirîn filîmên action. Raporta Mike O'Sullivan, Helen Sandy, dengê Amerika.
لە کەمپا پەنابەرن ڕۆهینگا لە باشووری ڕۆژهەڵاتی بەنگەلادێشی دوه یەکشەمی ئاگر بە 2000 خیڤەتên پەنابەرا کەت نزیکی 12000 کەس بێ مالمانە. کۆمیسیۆنا پەنابەران یا بەنگەلادێشی گوت شەوات ئێوارێ بە کەمپا ژمارە 11 یا ئوکوت و باڵانگۆیە کەت کو یەک ji mezintirîn kampên penaberane li seranserî cîhanî herî kêm 35 mizgeft û 21 navendên fêrbûna penaberan jî wêran bûne lê derbarê kuştî û birîndaran tê agahî nehatina ragihandin. Serokê Ukrayna Volodymyr Zelenskî dibêje ku hêzên Kîev dê şerekî biêş û dijwar de ne li herêma Rojhilatê Donbasê ku şerên germ û giran li bajarokê Baxmûtê berdewam in. Zelenskî di gotara xwe ya şevê da got ez dixwazim bi taybetî bejnaxwe li ber lehengî hêz û berxwedana leşkerên Ukraynî ku li Donbasê şer dikin bitewînim. Wî her wesa got ew yek ji şerên herî dijwar e biêş û bi zehmetiye. چەند مەهن باخموت کو بوویە ناواندا شەڕên dijwar de heman demê da ku leşkerên Ukraynayê yên ku li bajêr li berxwe didin rastî fişara zêde ya leşkerên Rûsî tên ku çend tê û nêzîkî kelha sereka ya Rojhilata bajar dibin. لەگەڵ ئەوەی هێزەکانی رووسیا بانگەشی ئەوە دەکەن کە گەماروی باخموتیان داوە هێزە چەکدارەکانی ئۆکرانیا ڕایانگەیاندووە کە شەڕێکی ئێجگار سەخت لە ناو شارە گەماردراوەکە و لە قەراغ ناوچەکەدا بەڕێوە دەچێت. باخموت چەند مانێکە ڕوبەڕووی شەڕێکی چربۆتەوە. سەربازانی رووسیا و ژمارەیەکی زۆری بەکرێگیراوەکانیان لە هێزی گروپی تایبەتی واگنەر تا دێت لە دەواازەی سەرەکی ڕۆژهەڵاتی شارەکە نزیک دەبنەوە. هێزە هێرشبەرەکانی رووسیاوە هەڵدێن ئەوان هەوڵ دەدەن داوا لە سوپای ئۆکراینە بکەن باخموت بەجێ بهێڵن تا ئێمە دەست لە بەرگریکردن لە شارەکە هەڵگرین. ئەوان بۆ هیوایان شارەکە بەبێ زیانێکی گەورە بەدەست بێنن بەڵام ئەوان خەڵکێکی زۆریان لەدەست داوە. ئەو کارە ساتا هەر دەبێت ڕوبەڕووی گروپی واگنێر و سوپای رووسیا بێتەوە. لەگەڵ بەردەوامبوونی شەڕەکەش دانیشتوانی ناوچەکە کە بەجێیان نێشتووە و هێشتا لە هێڵی پێشەوە دەژین لە ناو تۆپبارانی بەردەوامدا خەبات بۆ مانەوەیان دەکەن. هێنا دیمازیبا دانیشتوانی ناوچەکە و ناتالیا ئیشکۆڤای هاوسەری لە شارۆچکەکەدا ماونەتەوە کە تەڕادەیەکی زۆر وێران بووە. ئیشکۆڤا بە ئەژانسی ئەسۆشیێتد پرێسی وت کێشەی خۆراکیان هەیە. کێشەی خۆراک هەیە ماگانە تەنها یەکجار خواردنی مرۆیمان پێدەدرێت کارەبا و ئاو غاز نییە. داردەسووتێنین کە هیچ نەبێت گەرمان بکاتەوە. مازی پاژڕوونی کردەوە بە ناچاری خەریکی کۆکردنەوەی دارن. لە خوددا دەپاڕێمەوە هەموو ئەوانەی لێرە ماونەتەوە لە ژیاندا بمێنن. لەگەڵ پەرسەندنی شەڕەکە هێشتا ڕوون نەبووتەوە چ چارە نووسێک چاڕوانی شارەکە دەکات. چەند ڕێکخراوێکی سەر بە نەتەوەی گرتۆکان هەوڵ دەدەن خەڵقی لە ناوچەی شەڕەکە بجۆزنەوە. ئەشکۆڤا بە هیوایە هەمووان بەرگەی ئەم شەڕە بگرن. شایان پاشا بۆ راپۆرتی میتیسلاف چیرنۆڤ دانی ئەمریکا واشنگتن. زریانێکی بەهێز و کوشندە لەم درەنگە زستانەدا سەرانسەری ئەمریکا گرتوتە بەر. زریانی وەرزیزستانەی بەهێز دای بەلای کەم لە 37 ویلایەتی ئەمریکا و بووە مایی بە فربارینی چڕ و بای وێرانکەر و هەروەها جێژەڵوکەی کاولکار لە سەرانسەری وڵات و ستونەکانی کارەبایی بە زەویدادا و کارەبای لە پتر لە 1 ملیۆن کەس لە میشیگن بڕی ئەو کارەی خاتوستەیسی ناچار کرد خۆراکی نێ و ئامێری ساردکەرەوەکەی فڕێ بدات. ئێمە جەنەڕیتەرمان نییە و چەند ڕۆژێک لەمەوبەر ئامێری ساردکەرەوەکەمان پڕ لە خواردن و سەوزە و میوە کرد. هەروەها فرێزەرێکەشم پڕ کرد لە خواردنی دیکە. ئێمە بۆ 4 ڕۆژ لێرە نەبووین و کە هاتینەوە ناچار بووین بۆ هۆی نەبوونی کارەباوە هەموو ئەو خۆراکانە فڕێ بدەین. لە سەرانسەری ناوچەی باشووری ئەمریکا بەلای کەم 17 جێژەڵوکە بە توندی دای لە کنتاکی لە شاری بالینگرین بای بەهێز ئەم ستونە لە ناوەڕاستدای چەماندەوە لەو کاتەی بەسەر ئۆتۆمبیلێکدا دەکەوتە خوارەوە بەڵام خۆشبەختانە کەس بریندار نەبوو. لە جەفەرسن تاون بای بەهێز کوژاندنەوەی ئەم ئاگرەی لە ناوەندێکی فرۆشتنی ئۆتۆمبیل کەوتەوە سەخت و دژوار کرد. وا پێدەچێت زیانە گەورەکان لە دار و درەخت و هێڵی کارەبا و سوونەکانی کەوت بێت. کاتێک مەسەلەکە دێتە سەر کارەبا چاکردنەوەیان بۆ چەند ڕۆژێک دەخایانێت.
لە ویلایەتی تێنسی ئەفسەرێکی پاسەوانی شارەیەک بەوەی کەوتنی ئەم درەختەوە لە نێو ئۆتۆمبیلەکەیدا گیری خوارد. لە کالیفۆرنیا دانیشتوانی ناوچەی سان بێرناردینۆ پێویستیان بەو پەری یارمەتی بەهاناچوون هەیە. هەتا ڕادەیەک ئەمە بەسەرهاتەکەی نەک هەرتەنها لێرە لە ناوچەی کرێستلاین بەڵکو بۆ دانیشتوانی کۆمەلگاکانی هاوسێش دانیشتوانی ناوچەکانی دیکە هەوڵ دەدەن یارمەتی هاوسەکانیان بدەن و بەفرەکە لا بدەن بێنە دەرەوە تەنانەت کەسانی نامۆ بە کۆمەلگاکەمان بۆ ئەو مەبەستە هاوکاریەکەن. ئەم ژن و پیاوە یەک کاتژمێر و 20 خولەک لە ماڵەکەیانەوە بە پێ ڕۆیشتن بۆ ئەوەی خواردن بکڕن. کلیساکەمان لێرە کۆ دەبێتەوە بۆ ئەوەی ئامادەبوانی دەست بە لابردنی بەفرەکە بکەن و خەڵک بێنە دەرەوە. بەڵام من ناتوانم ئەو کارە بکەم چونکە من خۆم سەرگەرمی لابردنی بەفری ماڵەکەی خۆمم. کاربەدەستان دان بەوە دادەنێن ئەوان بۆ ئەم دۆخە ئامادە نەبوون. یەکەیەکی گاردی نیشتیمانی ئەمریکا داوا کرا بۆ ئەوەی یارمەتی خێزانەکان بدەن لەو دەمەی خۆراک و پێداویستیەکانیان و لە بندێت بۆ چەک سیڤرتسن سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. خلمتکار ناوە کاتێک گوتن ji bo kesên xwebexş ku li piştî cejnan li Laliş Perezgeha Êziyan ya Pîroz dest bi karê xwe dikin ji bo paqijkirina wê perezgehê. Kawa Umer çûbû seredana wan. Ev xilmetkarên Lalişa Noranî ne û her heftiyê rojekê bi dehan xwir dihêne vîcihî û xizmetê dikin. Her car ji devereka êzdiyan ew dihên. lê zorbeyî caran ji deverdariya başîk û behzanê ew dihên. Carê li destpêkê ew gêskên xwe durust dikin û helbet ev gêske ji siruştên derdorê Laliş dihête amadekirin û dora ew dest bi paqijkirina vî cihî dikin. Her ji destpêkê heta dawiyê û di berdewamin heta roj avad bît. أف خدمتكار هوا وقت سلطان شيخادي وهطانوكا المالا شيخادي حاضر من اللالشة نوراني ذي خدمتت كان أف خدمتت تكرين وقت طوعي سر يعني حساب أخذ دعمك تشتك بوانينا هر كسكي بيت اتكتخير ذي خدمتهم رفقت باوري أمدا جرفك تشتكي مقدسة جبوفي مالي چنگو چو آلات كهربائي كيرنات استعمل كان الفي مالي مرج نینە ئەو ئێزدیên bi karê xilmetê rad bin, mirît yan feqîr yan pîr bin. Merc ew bi cil û bergên xilmetkara karê xwe bikin û bê cêwazî karê xwe encam bidin. مرجن وي خدمة ديارين هر إنسانك إزدي أتكارت بيت نافرزت خدمة كارية دا الشيخ بت بير بت مريد بت تني عندك وقت تتطلع الشال نوراني دا يبيجر بت بسر وسيمان خو يبيجر بت بجلو بركين خو إجبر كودا روشة كجوانب دتا وي خدمته هر جê kevin da paqijkirina Lalişa Noranî xilmetkaran dikir û bê beramber di ayînê êzdiyan da ev kare gelekiyê pîroz e û lewma her heftiyê ji mareka zehf qesta vî cihî dikin ji bo xilmetê. Kawa Umer dengê Amerîka, Pirzgeha Laliş. Li Florîda Zelamberg ji qezayek otomobîlê hat rizgarkirin. Otomobîlawî wergera û qet avê jî lê piştî ku smartfona wî hey peywendî rastexwe bi polîsan kir ew hat rizgarkirin. لەم تەمتومانی شەوەدا مۆبایلەکەی بەهانای خاوەنەکەیەوە چوو. ئاخر شۆفێرەکە ڕێڕەوی ئۆتۆمبیلەکەی دەگۆرە و دەکەوێتە گۆمانێکەوە لە ئۆتۆمبیلەکەشی لاگیرە خوارد. مۆبایلەکەی دەستی فریاد ڕەسەکە بووە. یاریدەدەری بەڕێوەبەری پۆلیسی ناوچەی مارتن لە ویلایەتی فلۆریدا ڕزگارکردنی شۆفێرەکە ڕادەگەێنێت. پەیوەندێکی ئۆتۆماتیکی لە مۆبایلێکی زیرەکەەوە پێمان گەیشتووە و تێدا هاتووە کە شۆفێری ئۆتۆمبیلەکە کە خاوەنی مۆبایلەکەیە تووشی ڕووداوی هاتوچۆ بووە و شوێنی ڕووداوەکەشی پێڕاگەیاندوین. بەو هۆکارە تیمەکانمان ڕوویان لە شوێنەکە کردووە. ئەم پەیوەندیە ئۆتۆماتیکی مۆبایلەکەیە کە خاوەنەکەی لە نێو ئەو ئۆتۆمبیلەکەیدا گیری خواردووە پەیوەندیەکەی کردووە. شوێنی ڕووداوەکەشی بە پۆلیس ڕاگەیاندووە. ئێمە لە هەمان تەکنۆلۆژیاوە چەندین زەنجی ساختەمان پێدەگات کە چوینەتە شوێنی ڕووداوەکە هیچ شتێک نەبووە.
مۆبایلەکە شتێکی دەستنیشان کردووە کە ڕووداوێک ڕوویداوە و شتێکی ئاسایی نییە. شۆفیرەکە تەنیا بووە و مۆبایلەکەشی نوخبی ئاوەکە بووە. دواتر کەسەکە ڕزگاری بوو. بیر لەوە بکەوە لە نیوە شەودا ئۆتۆمبیلەکەت بکەوێتە ئاوێکەوە و خۆشت گیر بخۆیت. فریاد ڕاستەکە تەکنۆلۆژیاکە بووە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. ئەڤە قازانجەکە دیە تەکنۆلۆژیایان و بیڤیا دەمن خۆش هاتە سبەی بگەینێ کارشاد و بەختەوەر بن و دەم باش.